نها لباشور نزه سدان گند والا بونه اویه نها ملزا خود بین قاسه سی گندی دیسا یه والا بکن جبویک عسکری ترکات هاتنا وانا نک جاره کدن مینا بری و گراندنه ایدی بهتر یه جی خود که یه لی ماینه حاجت PKK حاجت چد ببر لیبیای دا دیرو PKK نینه او چاوش اولویا وکیلی گوت حاجت ایوانا چیه خیال ایوانه امبیج موسول کرکوک جاره کردن یک عثمانی جاره کردن و گرنن جاره کردن ویا بینن اف خیاله کی وکیلیه نک ام دبیجن بخود دوی خود بیجن بوی ویجی مینا PKK گوتن رنگ کی دنی جره قلب کی دیتن نراسه تایبت ام کرد گره بین نراس بونه ببینن ام بکاربن خویی خاکا باشور درکبن هم بری به داگرکاری ام حمو حد چارمجی ام بکاربن پش بنه هفده خویی درکبن اف داگرکاری تنبونا باشوره شاندنا باشوره ام گره به راستیه ببینه البته نابه یعنی هنه تشی هر بینی گوهارتنه لی مثلا ما ام بیجن تنی جبوی چونه اردوغان او اردوغان هر حمو تشتی به گوهارتنه امواری بخیاله کی با بسکنی ایرول به داری ام خویی دسکفتی خو نبن نابه یعنی گره ام خویی خود درکبن رو جبوی تایبت روزک حجره 19 ناونتوی دا اعلان کرنا همبری بیا و همبری داگرکریه و روژه چالکی اعلان کرنا ویا و سر صدمی بیا هاتنا گل هفدو و حوالی کی رو هاتنا و داری حمو حزبک بشتار بونه مش بوی وانا سپاسی خودکن جبوی داگرکریه تایبت اف روژ چقدر ناونتوی و بهتر اشاویه هر زیده یک تکشینن ام کردن ایرو لعراقی به لسوری به ve روی داگرکریه دا مشکلی قط نبو مشکلیش مرا درکت ev راستیا که داگرکریه چوا تایبت یک ملک ترکادا تی مشاندنه حمو دستکفتی کردا خازن بند دست بکن و aynı demi هم بری کردا قرقرنه که دنه مشاندنه ev قرقرن هم ملی بیای دا تی مشاندنه ملی خلقی دا تی مشاندنه هم داگرکرینه و داویه دا جده کسا بهتر کس هاتنه قاتل کرنه کس یک سیویل و دیسا سوری ملی روجاوا قتلیامی که ملی گل دا تی چکرنه و هیجی بردوامه به حد به حساب اما ملی که تنی وان کسا به آف هیشتنه وانا بله ابا شرکی راستی وسا yani şereki mezine hemberi milleti gelli ve derite meşandını. Dagır keri tane yek millekinine. Dıxazın gelan jehevdu qot beken. Dıxazın biya hammu bişevitinin o gor xo nizameki nu bedin. Ev nizama nu ji hammu aliyaba gor menfaata devleta Türka gor menfaata emejin diktatörüye Erdoğan bername uya be meşandını. هم بری بیا سکناندن روزه کی ولی مینا چالکی کرن اعلان کرنا ویا تایبت مینا نابنتوی اعلان کرنا ویا تشتکی زور به معنی داره جبوی بیا به روزه بهتر ام گره یعنی در و اوروپا بیا اعلان دکه ام به دری بهتر بدنگ دمینن گره ام بهتر معنی کی بدنه اورو گور ناونه تویده روزا همبریک و اشغال سکنانن کام چه دکن راسی و اشغال هری بهتر نه ایرو لعراق تمشاندنه لباشور تمشاندنه لروجاوا تمشاندنه لیبیا تمشاندنه و حقی یاجینه او ایرو ترک چویا کدریجی او هی امجن چا روشک هی یا باش آرامی خراب کریه اواج بوی لیبیا شرمزن کریه بوی راستیا دیسال و دری باشور و رنگی کریه آنها پرسکری که و دری باشوری هری سرکه داگر کرنا ترکا بخویه لبوی روجوا جوا در بازش بویش بانگازیا مل و دری وان روجه ولی بهتر خویی در کتن تنه بروجه که ام سینوردار نهیلن راستی هم بری به داگر کریه هم ام خویه هل وسبن هم بکاربن چالکی daha گورتر بکن مزین خون کردستان شور زردشتن تا بحث خالك همولا بخير بين اما بباش منزاني قردبونو يك بكين بتايبتي بو او هيزا كردستانيانا بمناسبة سال روجي داجيركاري همو مناسبات كان سال روجي كان هي او سال روجي داجيركاري يعني داجيركاري ولاتان لو باري واما باش بحاري خوما المفروض همو صالي او یادا لێنەگەڕین بە ئاسانی بەسەرماندا تێپەڕیچونکم کورد لە هەموو خەڵک زیاتر بەدەست داگیرکاری و ناڵاندیتی لە دێر زەمانەوە منتیقەی کوردستانی ئێمە و کوردستانی
خۆمان بە شکلی لە ئەشکال تەقسیم کرایە لێک تێک هەرچێشرایە داگیر کرایە ئێستاش دەبینن لەبەرەوەی ئەخلاقی سیاسی لەلایەن هێزەکانی نێودەوڵەتی ئەگەر نەرم نمایە زۆر لاواز بووە هەر وڵاتە و بە کەیفە ماشای خۆی شوێنێک لە وڵاتان داگیر دەکاتن لەو بارەیەوە کورد لە هەموو خەڵک زیاتر زەرری کردە چونکم هێزەکەی هێزە وانە کیانەکەی جێگیر نەبووە ئەوە دەبینی تورکایە بە کەیفە ماشای خۆی دێتە کوردستانی باشوور دەستە کوردستانی ڕۆژئاوا ئەوە ئێرانە بە کەیفە ماشای خۆی ئەوە دەکا ئەوە سووریایە ڕەغمی لەوەی سووریا دەیەوێت بڕخێ ئەو جا نایهەوێت لەگەر کوردەکان تەفاهم بکاتن لۆ ئەوەی مامەعنە بەیەکەوە وڵاتەکە بە شکلێک لە ئەشکال بپارێزن بەنسبەتی هەموو لایەک ئەمە داگیرکاری لەلایەن دەولەت لۆ دەولەت ئیدانە دەکەین داگیرکاری بە هەر شێوەیەک بی لەلایەن ئەو هێزە چەپ و دموکرات خواز و مارکسیستانە مدانە ئەو داگیرکاریە چونکە مەفروزە وڵاتان پشکلی لە ئەشکال هەر کەسە لۆ خۆی بتانی ڕفتار بکە و بەپێی ئەو پرەنسیبەی کە لە ئومەم متحیدە دانرایە مەفروزە جیرانەتی ڕەچاو بکرێتن ئێستا پاشەوەی دەکرێت ئەو دوو قسەش بکەم چونکە وەک کوردواری خۆمان دەرێ ئەگەر حەق هاتە پێش ناکرێ نێرەی پاشەوەی بلوشی سۆسیالستی تووشی هەرەسینان بوو تەوازنی قیوە خەلەلی کەتێ ئەمریکا بە کەیف خۆشاتی باتی وڵاتان داگیر دەکا وڵاتان ئەوە دەکا سەرۆکان دەکوژی مەسەلەن کاکە ئەوە سەدام دکتاتۆر بوو فلان دکتاتۆر بوو خۆ باشە تو خۆ معەمەر قەزافی وڵاتەکەی ئەسلەن بەخێر و بێر بوو یعنی بڕوا ناکەم لیبیا تازە وڵاتەکەی وای لی بێتەوە پاشی 50 ساڵی کەش وەچی ئەوەی کە معەمەر قەزافی بەڕێوەی دەبرد جا لەبەر هەندێ ئەو داگیرکاریە بەشی زۆری لە بۆ تەماحی سەرۆت و سامانی وڵاتانە ئەو وڵاتانەی کەوا نەفتیان زۆرە زۆر معڕەزن لۆ داگیرکردن وەکو عێراق وەکو لیبیا هەتا وەکو ئێران ئەو ئێران دەولەتەشی بڕێک ئەبل قودرەیە و ئێستا خۆی بڕێک ڕێک یەخستێ لەگەر ڕووس و سین و نازانم هیند و ئەوانە ئەگەنە بڕات بێ لەوانە بوو لەو فترانە ئەوان ئەویش ئەوە ئازار بدەن حتا سووریا ئەگەر ڕووس تۆزێک معادلەکەی ئەوە نەکرد باوە ئەوەی دەکرد جا دائیمەن و مؤبەدەن لەو حەسری ئەمە دەیبینین زەعیف دەخورێت لەلایەن بە قووەتی ئێمە وەک هێزی چەپ و دموکرات خواز و نیشتیمان پەروەر و کە ئەبێ خەبات بکەین بۆ ئەوەی وەکو خەباتیشمان کردیا بە بەردەوامی بۆ ئەوەی داگیرکاری لەلایەن هیچ هێزێک لە بۆ هێزێشکە نەمینێ یەکی لە قەولەکانی مارکسی کە لە ئەوەل دەرکردنی بەیانی شوعی چەسانەوەی ئینسان لەلایەن ئینسانی لەغو کردەوە یەکێ لە مەبدەعەکانی خەڵکی مارکسی خەڵکی ئەوانەی کە داوای عەدالەتی کۆمەڵایەتی دەکەن ئەوەیە کە ئینسان لەلایەن برای خۆی کە ئینسانە نەچەوسێترێتەوە جا چڕای ئەوەی ئێمە موافقە بکەین وڵاتێک بێ وڵاتش کە داگیر بکە و بچەوسێنیتەوە ئەگەر حەقیقەتیشت دەوێتن مەفروزە ئەو شەعبە لۆ خۆی بتوانی حاکمی خۆی بگۆڕی وڵاتی خۆی بگۆڕی بە هەر شکلی لە ئەشکال بە قەبات بە تێکۆشان بە هەرستانەوەی جەماوەری ئەوە واقعا نەک وڵاتێک لەو لای ڕابێ بە هێز و قووەت و ئەو لای ئیملا وڵاتێک داگیر بکە و ئەوە چیا من ئەو نیزامی دەگۆڕم زۆر عمری خۆمان لە دژی سەدامی بووین بەرەم بە تەسەوری من ئەو نیزامی هاتی ئێستا لە بۆ قەزیە کوردی لە سەدامی زیاتر پێی نییە بە کوردی واقعەکان بەو شێوەیە بەشار ئەسەد دەڕخێ ئەوانەی کە دێن لە ئێستاڕە لە زیاتر لە بەشار ئەسەدی دژی کوردن چونکە ئەو حەقیەتە شۆڤێنیە لە ناو نەتەوەی باڵادەست چەکەرەی کردیە خاڵیت کە ئەو زەرفەی ئەمە دەیبینین من حەزەکەم لەوە شەر لەو ڕۆژەوە باسی لێ بکەم ئێستا ئەو واقعی ئەمریکا تەمەشاکەن کە من گوتم ئەخلاقی نێودەوڵەتی تۆزێک تێک چووە واقعی ئەمریکا تەمەشاکەن گەورەترین دەولەتە بەهێزترین دەولەتە دەورەمەندترین دەولەتە ئەو جە سەرۆکەکەی هەموو معاملەی لە بۆ پارەیە لەگەڵ خەڵکی
ئێمە دیتمان چۆ سعودی بە ئاشکرا گوتی دەبی سەرانەی بدەن ئەگەر قیمەی ئەخلاقی بگاتە ئەو حاڵەی سەرۆکی گەورەترین دەولەت داوای پارە و فلان و فیستان لەو عالەمە بکاتن دەبی سیاسەتی نێودەولەتی بە چ شێوازێک بڕاتن